سروک مسعود بارزانی ماما خالا نه تو خاله منی تو مام منی تو رونا چاوه می هم زارکیا خود الخیالات دادم ازم برینه تو کره وی ذاتی تو کره ملا مصطفی بارزانی ملا مصطفی بارزانی گوت پشمرگه خواه گو عسکری ترکا سلاحی زبرده هوا گو سلاحی نبردن عسکری ترکا اما چا بیش بی من کردیتی دیتی بم من تا دیتیا من بابی تا دیتیا تو حیاتا خوشویده حتی ویده گاف و گاف سر ما آتی سپریا دمه ها 12 پارلمانترین عراقی ین کردستانی هاتن başkenti ما meclis başkanı verdi. همچنین Cem Numan Kurtulmuş Bey ما toplantı کردن. پشتی آخافتن اینقا مجلس başkanı مکرن مگوتن یما مگو او پشتی همی بشتغل نه او جمعه هاتن رسما گوتن ما ئەم کاتان باش بەخێر هاتنەوە بابۆ مامۆ تووڕۆنیا چاوێمەی تو بەخێر هاتی مەلا مستەفا گوت ئەگەر عەسکەرێ تورک وە قەتل و عامژی کرد هون جوابێ نەدا یعنی ئەگەر عەسکەری تورک لێیدان دایە بەرشاق هەمووی دەنگدورە هاوڕێ یەک دەقە چاچی دەکەم یەک دەقە بزانم دەنگ بۆ دوورە تێدەگامە ئێستا کە چاچی دەکەم ئێستا دەبی دەنگ باش بیوە کاک ئەحمەد دەنگ باشە ئێستا مامۆ تووڕۆنیا چاوێمەی تو بخێر هاتی سەر و سەر چاوێمە تو کوڕێ مەلا مستەفای مەلا مستەفا گوتبوو ئەگەر عەسکەرێ تورکان تەدا بەر شەقامژی تە کوشتنژی دەنگێ خۆ نەکەن باشە بەخێر بێ سەر هەردوو چاوان هاوڕێنی بەڕێزم کاتتان باش دەبێت بە کورتی لەسەر سەردانەکەی کاک مەسعود بارزانی لە بۆ شەڕناخ قسە بکەم ئیتر ئەو پەیامانەی کە ئێستا نیشانمدان بینیتان وەنیە هەمووتان بینیتان کە کابرایەکی تر بە کوردیەکی سەقەت نیوەی تورکی ئەڵێ مامۆ خاڵۆ تو بخێر هاتی تو ڕۆنیا چاوێمەی تو کوڕێ مەلا مستەفای مەلا مستەفا ئیدی ژە عەسکەرێ خۆڕا ژە پێشمەرگێ خۆڕا گوت ئەگەر عەسکەرێ تورکان وە گول لە بارانژی بکەن هون تەقەلەوە نەکەن ئەوە معنای چییە لە سەرەتای دەستپێکردنی قۆناغی ئیمڕاوی من ناڵێم قۆناغی ئاشتی و من ناڵێم قۆناغی چارەسەری کێشەی کوردشتیوە جارێ شتێکی وا لە ئارادا نییە ناویشی نییە دەگاتە ئەو ئاستە یان ناگاتە ئەو ئاستە هیچ لە گۆڕێ نییە لە سەرەتای قۆناغەکەدا دەیانگوت زمانی کوردی شتیوە ئێستا ئەوەش لە ڕۆژەڵدانە وەرە تەحەدا دەکەم یەک کەسن لە بۆ بینەوە کە لە 3-4 مانگی ڕابردوودا چ لە دەمپارتی چ لە پەکەکە چ لە ئۆجەلان چ لە دەوڵەت باسی زمانی کوردی هەر کردبێ ئەسڵ و ئەساسیشی نەماوە پێشتر دەیانگوت بە تایبەتی ئەندامانی دەمپارتی دەیانگوت ئەگەر کێشەکە چارەسەر ببێ دیالۆگە سەرکەوتوو بێ ئیتر تورکیا دیموکرات دەبێ ئێستاوە 6 مانگە ئەمەشیان بە هیچ شێوەیەک باس ناکەم من لە سەرەتاوە ئەگەر چی من ئێستاش لاینگری ئەو پرۆسەیەمە چونکە چارەسەریەکی دیکە نییە من لەسەر شێوازی بەڕێوەبردننی پرۆسەکە تێبینیم هەیە پرۆسەکە نەبی چی دەکەی ینی لە تونێلەکانی زاب لە دژی عەسکەری تورکیا شەڕ دەکەی شەڕی خەندەق دەکەی هەتا وەکو ئێستاش نازانی ژمارەی کوژراوەکان چەندە هەتا وەکو ئێستاش کەس نازانی ژمارەی کوژراوەکان شەڕی خەندەق ژمارەی قوربانیان شەڕی خەندەق چییە
حتا وەکو ئێستا یەک بەرپرسیار نییە بڵێتن کاکە داوای لێبوردنەکەم گردنم ئازاکەن لێم ببورن ئامادەم لە بۆ دادگایەک دەوڵەتی تورێک میتی تورێک ئەمنی فریودا شەڕی خەندەقی پێکردم ڕێگای پێ خۆش کردم ئەمنیش عەقلەکەم مێشکەکەم مێشکەچی کۆنی عەسکەری ناستراتیژی و ناسیاسی بوو وام دەزانی ئەوەی لە کوبانێ لە بۆم قەوما لە بۆم هات لێرەش لە بۆم دێ نەمزانی تورکیا ئەندامی ناتوێ لە بیرم چوو بوو ئیتر داوای لێبوردنەکەم نییە کەسێکی واش قسە ناکە کەواتە ئێستاکە دەبینین ئیتر پرۆسەکە بەو شێوەیە بەڕێوە دەچێت جێگەی داخە وەکوتم مەسەلەیەک بە ناوی کێش چارەسەرکردنی کەشێ کورد ئەوە سێ چوار مانگە هەر کەس بەو شێکی باسی ناکە بە تەنیا کۆمیسیۆن دەچێتە لای ئۆجەران یان نا ئۆجەران چی گوت چی نەگوت ئێمەش ناچارین ئەم جۆرە قسانە دووبارە بکەینەوە بەڵام لە سەرەتادا وتم لە سەرەتای لە بەرنامەی یەکەمین نا من یەکەمین کەس بووم گوتم ئەو قۆناغە دەست پێ دەکە من یەکەمین کەس بووم 3 مانگ بەر لە دەستپێکردنی قۆناغەکە ڤیددیوەکەم لەسەر ئەمە ساز کرد گوتم دیدار لە نێوان ئۆجەلان و بزوتنەوەکەیدا لە ئارادایە کەس با نەڵێ دیدار نییە دیدار هەیە ئیتر منیان بە درۆ خستەوە شتی وا و ئیتر دوایێ ڕەت بینیمان ئیدی ئەلمۆنیتۆر باسی کرد عەمبەرین زەمان باسی کرد ئیتر هەندێک بەجددیتر وەرگیرە ئەم جارە تەماشامان کرد دەوڵەت باخچەری دەستی خۆی درێژ کرد و عومەر ئۆجەران چووە ئیمرالی و دەستی پێکرد وانە بەڵام لە بەرنامەی دووەمیندا من بە ئاشکرا باسم کرد گوتم ئەمە لە ڕوانگەی دەسەڵاتی دەوڵەتی تورکیادا ئەمە ئیتیفاقی کورد و تورکە بەڵام چ زۆر ئیتیفاقێک ئەو ئیتیفاقە تەماشا دەکەین لە پەیامەکانیدا ئەوەی ئەوان دەیانەوێ هەر ئەوەیە کە ئەمڕۆکە بە مەسعود بارزانیان گوت بابۆ تو بابێمەی تو مامێمەی تو ڕۆناویە چاوێمەی مەڵا مستەفا گوت ئەگەر عەسکەرێ تورک وە گولە بارانژی کردن هون تەقەلەوان نەکەن یعنی ناوەڕۆکی ئیتیفاقەکە ئەوەیە ئەوەی دەوڵەت دەیهەوێ هەتا وەکو ئێستا ئەوەی ئەو دەسەڵاتی دەوڵەتی تورکیا دەیەوێ ئەوەیە لەبە زیاتر نییە یعنی ئەوەی ئەوانە دەیانەوێ من ئەڵێ ئایا ئەمە ئەکرێ گۆڕانکاری بەسەردا بکرێ ئەکرێ سوودی لێ ببینێ بێگومان بەڵام پرۆسەکە پرۆسەیەکی زۆر زۆر سەیر و سەمەرەیە مەسەلەن هەر دوێنێ من ڤیددیوەکەم ساز کرد ئەندامێکی کەسێکی نزیکی ئاک پارتی ڕۆژنامەنووسە تویتێک بڵاو دەکاتەوە ناوەڕۆکی قسەکانی ئۆجەران هەمووی باز دەکات لە ڤیددیوەکەی دوێنێ تەماشا بکەن لێرە دووبارەی ناکەمەوە هەموو شتێک باز دەکە کە چ جۆرە قسەیەک کراوە پاشان گوتەبێژی دەم پارتی دوای 8 سەعات ریپۆرتاژێک لەگەڵ ئاژانسی مزیۆپۆتامیا نزیکی پەکەکە دەکا سێ چوار لاپەڕەیە بە هیچ شێوەیەک ناڵێتن ئەو قسانەی ئەو کەسە کردوێتی ڕاست نین قسەیەکی واناکەوە دوای ئەوە چی ڕوویدا دوای ئەوە ئیتر تویتەکەیان پێڕەش کردەوە ئەو کەسەی نزیکی ئاک پارتی نزیکی دەوڵەت تویتێکی کەی کرد گوتی هەندێک کەس داوایان لێ کردم ئەو لە بۆ ئەوەی ئەو تویتە زیان بە قۆناغەکە نەگەینی ڕەشیکەوە منش بە گوێم کردم بەڵام ناڵێ من غەڵەتم کرد ئەو زانیارە ناڕاستنی نەخێر ئەو شتە هیچ ناڵێ و دەم پارتی دوای ئەوەش دوای لێدوانەکەی گولستان کۆچیشی بە هیچ شێوەیەک لێدوانێکی نەدا کە بڵێ قسەکانی ئەو پیاوە درێیە ڕاست نییە غەڵەتە ئیتر لە قسەکانیدا لەوێدا لە قسەکانی ئەو پیاوەدا ئەڵێ ئۆجەلان ئەڵێ ئەگەر قۆناغەکە سەرکەوتو نەبوو ئەوە ئۆپاراسیۆنی گەورە دەست پێ دەکەن یعنی دیسا شتێکی وەکو شەڕی خەندەق دەست پێ دەکاتەوە ئێ باشە نەتان دەزانی ئێ باشە بۆ ناشەفافە مادەم وێت تاوەکو ئێستا ئێمە ناڵێن هەموو شتێک شەفاف بێ قۆناغێکی وا بێگومان پێویستی بەوە هەیە کە هەندێک شت دەرنەخی بۆ ئەوەی ئەوانەی دەیانەوێت قۆناغەکە خراپ بکەن دەرفەت دروست نەکەن ئەمەیان لە جێگای خۆی بەڵام لە بوارەکانی دیکە ناشەفافە
ئیتر بە ئاشکرا ئەردۆغان لە سەرەتاوە وتی ئیتیفاقی کورد و تورک و عەرەب باشە بۆ فارسی تێدا نییە باشە مادەم ئیتیفاقەکە ئیتیفاقی کورد و تورکە ئەوە نییە هەموو دنیا ئەڵێ ئەوەی لە کۆرمۆر هێرشی کردە سەر پیشەسازی وزە کە گرنگترین سەرچاوەی وزەی غازی کوردستانە هەموو کارەباکەمان لەوێ دێ کارەبایەکی 24 ساعتی جاری یەکەم دوای 30 ساڵ لە حکومڕانی کوردایەتی هاتە ئاراوە ئیتر ئەمەش نەما هەموو کەس ئەڵێ ئەمە دەستی حەشدی تورکمانی لە پشتە هەموو کەس وە ئەڵێ و ئاشکرا بوو ئەگەر سەرەتا ویستیان هەندێک بیبەنە ئەولا و شێر و ڕویەک و چەقەڵێکیان هێنایەوە بەڵام ئێستاکە ئاشکرا بووە کە ئەمە حەشدی تورکمانی کردوێتی حەشدی تورکمانی کە کردوویەتی لەو حاڵەتەدا ئەتۆ ئەمە دەکەی لەلایەکی کەش مەسعود بارزانی دەبێوێ با بۆ مامۆیەکی لە بۆ دەکەی و پاشان چ بڵێم سوکایەتی پێ دەکەی یان ناسنامە حەقیقەتەکەی کوردایەتی ئاشکرا دەکەی کە ئەڵێ مەلا مستەفا بە پێشمەرگەکانی گوت ئەگەر عەسکەری تورکیا قەتل و عامیشتان بکە ئێوە نابێ دەستی خۆتان بکەنەوە باشە مادەم ئیتیفاقی کورد و تورکە بۆ یەکێتی تێدا نییە بۆ بەڕاستی ئەمە جێگەی پرسیارن یانی پاشان مادەم قۆناغێکی وها هەیە بەڕاستی یعنی ڕەوشەمبیرێکی کورد نییە لە باکوور لە ناو پەکەکە لە دەوری پەکەکە لە تەنشتی پەکەکە بۆچوونی خۆی هەبێ نییە ڕەوشەمبیرێک هەیە بێتە سەر تەلەڤیزیۆن بۆچوونی تایبەت بەخۆی هەبێ ڕەخنەگرانە بشێوێتەوە نییە حیزبێک هەیە کە بکە بۆچوونێکی جیاوازی هەبێ نییە دەم پارتێکمان هەیە بوویتە قۆریەتی و پۆستەچی بوویتە پۆستەچی پۆستێک لە ئیمرالی دێ دەیباتە لای ئەردۆغان پۆستێک لە ئەردۆغان دێ دەیباتە ئیمرالی پۆستەکە ئەمجارە دەباتە قەندیل ئەمجارە پۆستێک کە دەباتە قامیشتی هیچ کاری دیکە نییە باشە تۆ ئەو حیزبت بۆ دروست کردو دەدایخە حیزبەکەت داخە مادەم وەیە ئێستاکەش لەبەر چاوی هەموو کامێڕەکاندا تێگەی کە ئەڵێ مامۆ ئاپۆ بەخێر هاتی تووڕۆنیا چایمە چەپڵی لە بۆ لێدەن ئەڵێ مامۆ توکڕێ مەلا مستەفای مەلا مستەفا گوت ئەگەر عەسکەری تورک تەقەشی لێکردن ئێوە جوابیان نەدەنەوە دیسە چەپڵی لە بۆ لێدەن ئەوە ڕەوشی حیزبایەتی کوردستانە ئەوە لە کاتێکدا چارەسەرکردنی ئەو پرۆسانە دەبێت چارەسەر یەک بێ کۆمەلگا لەناودا دەبێت چارەسەر یەک بێ کە بەو شێوەیە نەبێیان چەپڵە لێدان و ئیتر سەرۆک چ قسەیەکی کرد هەمومان تەماشای دەمی ئەو بکەین و سەری خۆمان بەهەژێنین و بەو شێوەیە پرۆسەکان بەڕێوە ناچن هاوڕێنی بەڕێز ئەو جۆرەشتانە زۆر مەترسیدارن یعنی ئێستاکە حتا مەسعود بارزانی یعنی کەسێک کە لە ناو پارتی هەندێک عەقلی هەبێ ئیرادەی هەبێ کەسێک لە ناوپەکە هەندێک عەقلی هەبێ ئیرادەی هەبێ پرۆژەی سربەخۆی هەبێ دەبێت ڕێگا لەمە بگرێ دەبێ ئەزمون لە مێژووەر بگرێ تەماشا بکەن عەبدولسەلام بارزانی شێخ عەبدولسەلام بارزانی کە گەورەترین پیاوی تەریقەتی بارزانی بوو تێگەی تەریقەتی نەقشبەندی لە دەستی ئەواندا بوو بە تایبەتیش دوای مردنی شێخ عوبەیدوڵڵای ناهری لە مەککە ئیتر تەریقەت بە تەواوەتی کەوتە دەستی ئەمانە کەوتە دەستی بارزانیەکان وە بووە نەقشبەندیەکان بەردەوام متتەفیقی دەوڵەتی عوسمانی بوونە وانییە بەردەوام یعنی تەماشاکە سەید عەبدولقادر نەهری کوڕی شێخ عوبەیدوڵڵا کە باوکی لەلایەن عوسمانیەکانەوە لەلایەن تورکەکانەوە ئیتر تووشی کۆچکردن کراوە
بردووتیانە مەککە و لەوێ مردووە هەتا مردووە ڕێگەیان نەداوە کوردستان ببینێتەوە کوڕەکەی دەچێتە پەرلەمان کە دەچێتە پەرلەمان بەردەوام شەڕی کامڕان بەدرخان دەکات کە لە دەرەوەیە ئەویشنەوەی بەدرخانیەکانە کە باسی چارەسەرکردنی کێشەی کورد بە شێوەیەکی ناسیۆنالیستانە دەکات لەگەڵی دای لەگەڵی ئەمە کێشەیەکی دیکەیە ئەو سەردەما وا بووە ئێگەی لە سێدارە بەڵام کاتێک دەچێتە لای شێخ سەعید لە سێدارای دەدات شێخ عەبدولسەلام بارزانی باپیری مەسعود بارزانی ئیدی بە هەمان شێوە بەردەوام خۆی و تەریقەتەکەی لە خزمەتی دەوڵەتی عوسمانیدا بووە بەڵام لەبەر ئەوە یەک پەیوەندی لێ دەبینەوە لەگەڵ ڕووسەکان لە پڕەوە لە سێدارەی ئەدەن ئەمە ئیتیفاقی کورد و تورکە لە چوارچێوەی ئەڵێن لە چوارچێوەی دەسەڵاتی ویانیش عەقلیەتی دەوڵەتی تورکیا و دەوڵەتی عوسمانیدا ئێوە دوایی لە سێدارە ئەدرێ چونکە ئیتیفاق باشە من لەگەڵ ئیتیفاقدا من لەگەڵ ئیتیفاقی کورد و ئێراندا من لەگەڵ ئیتیفاقی کورد و عێراقدا من لەگەڵ ئیتیفاقی کورد و سووریادا من لەگەڵ ئیتیفاقی کورد و تورکیاشدا بەڵام هەر هیچ نەبێ دەبێ ئەو ئیتیفاقە لەسەر ڕێگایەک و بناغەیەکی ڕاست بێ نەک لەسەر ئەو بناغەیە بێ کە ئێستا باسی دەکرێت بە ئاشکرا کابرا ئەڵێ مەلا مستەفا گوتوویەتی بە پێشمەرەکانی گوتووە ئەگەر عەسکەری تورک شەڕەفی بردن ناموسی بردن تەلاقی ئیتر تەقەی لێکردن جینۆسایدی کردن ئێوە وەڵامی مەدەنەوە ئەوە ئیتیفاقەکەیە و ئەمە ئێستا کە لەسەر پەکەکەش دەیانەوێ تەطبیق بکرێ و لەبەر ئەوەی لە ناو حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەحزابی کوردیدا تینگ تانک نییە موئەسسەسە نییە لێکۆڵینەوە نییە فکر نییە هەموو کەس دەروێشە هەموو کەس چاوی لەسەرەوەیە تەماشا بکە چۆن لێوەکانی ئەبزوێن ئیتر چەپڵەیەکی بۆ لە بدا سەری خۆی بۆ بەهەژێنی جگە لەمە شتێکی دیکە نییە ئیتر مەسەلەکە بەرەو ئەو ئاقارە دەچی ئێستا کە دەبێت دەمپارتی پرۆژەی خۆی هەبێ جیاوازتر لەوەی ئۆجەلان چی دەڵێ چی ناڵێ ئۆجەلان دەڵێ بڕۆنە ماڵی ئەحمەد شەڕع یان نا ئۆجەلان دەڵێ فێدراڵیتان بووێ یان نا ئۆجەلان دەڵێ چەکەکانتان بسووتێنن یان نا دەبێ ئەتۆ بە خۆت پرۆژەیەکت هەبێ کاکە جگە لەوە دەبێت تۆ پرۆژێکت هەبێ پرۆژەکەی تۆ چییە وە پرۆژەکەی خۆت ببە پەرلەمان پرۆژەکەی خۆت ببە لای ئۆجەلان هێزەکانی سووریای دیموکراتی و خۆسەری دیموکراتیک بە هەمان شێوە ئەو پەکەکەی قەندیل بە هەمان شێوە و پارتی و یەکێتی بە هەمان شێوە ئەخر مادەم ئیتیفاقی کورد و تورکە کاک مەسعود بۆ ئەوان یەکێتیان نەهێنا شەڕناخ بۆ لەلایەک ئەتۆ دێنە شەڕناخ و ئەو چەپڵە و ڕێزانیەت لە بۆ دەکەن و ئەو چی پێ دەڵێن ئەو جەواوەرێ پەکەکە کە پێشتر دەیگۆ پارتی خائینە پارتی جاشە هەمیان دێن لەسەر جادە دۆڵ و زۆڕنات لە بۆ لێ ئەدەن بەڵام بۆ ئیتر حەشدی تورکمانی ئەچێ لە گەورەترین پاڵاوگەی غازی کوردستان ئەدا هەموو کوردستان تاریک دەکا و خەڵکەکە ناچار دەبێت دیسا دەست بکەنەوە بە سەردەمی مۆم و فانۆس کەسێک هەیە لە ناو ئەمانەدا لە میدیای ئەمانەدا بوێری ئەم جۆرە قسانە بکات بەداخەوە نییە ئەمە کێشە گەورەکەیە و هەتا ئەمەش بەو شێوێ بەردەوام بێ بەڕاستی مرۆڤ ناگات بە هیچ شوێنێک ناگات بە هیچ شوێنێکیان ئەمە کێشەکەیە ویستم ئەمڕۆکە ئەمەتان لەگەڵدا ئیتر بەش بکەمەوە بەداخەوە
بزانم ئەگەر پرسیارێک هەبێتن بە کورتی جواب ئەدەینەوە ئەگەرنا شەوێکی شادتان بۆ دەخوازم. کاک هونەر فەتاح یعنی تەواو ئۆجەلان کەسێکی بەکاریگەرە، خوێندەوارە، دەخوێنیتەوە، پرۆژەی هەیە، کەسێکە باش ئەتوانی گوتوبێژ و مزاکەرات بکات لەسەر مێز، توانایەکی گەورەی هەیە لە خوڵقاندنی استراتیژی، بەڵام نابێ پەکەکە ویانش دەم پارتی ڕابوەستی 100 ساڵی دیکە هەتاوەکو قسەیەکی ئۆجەلان دەرەچێ. ئەخە پێشەوەی قسانەی ئۆجەلان دەربسێن چ بوو لە ناو پەکەکە، ئەدەبیات چ بوو، فەلسەفە چ بوو، فەلسەفە ئەوە بوو ئێمە فلان موشەکمان کڕی، گەریلاکان دەبێ ببنە مریت، گەریلاکان دەبێ گەریلا ئیماندارە و هەندێک لایەنگری عاتیفی و بێسەروبەریان لە کوردستانی عراق و بەشەکانی دیکەی کوردستانی ئێران کۆکرد بوونەتەوە، گەریلا لەیدا و تڕاندی و فراندی چالاکێکی کرد. کێشەکە لێرەدایە، با ئۆجەلانیش هەبن لە ناو زینداندا، ماندێڵاش لە ناو زینداندا بوو، بەڵام دەوروبەری ماندێڵە کە لە دەرەوە بوون پرۆژەیان هەبوو، محامیەکەی پرۆژەی هەبوو، کچەکەی پرۆژەی هەبوو، حیزبەکەی بەخۆی پرۆژەی هەبوو. ئەتۆ وەرە پێم بڵێ پرۆژەی پەکەکە چییە؟ هیچ. ئۆجەلان بڵێ هەستا هەڵدەستی، ئۆجەلان بڵێ دانیشە دانیشە. ناڵێن بە قسەی ئۆجەلان نەکات چونکە شتێکی باشتری پێ نییە، بەڵام دەبێت پێی بێ. کێشەکە لێرەدایە. کاک ئاگەی GGM حوت SZ سپاس دەکەم بەنسبەت ڕۆشنبیری کورد. کاک ڕزگار لە کەناڵی یوتیوبەکەمدا هەیە، کاک ڕزگار بابەتێکی لەسەر ئاکاونتی فێسبووکەی نووسی بوو لەسەر ڕۆشنبیر و ئەمانش دەگرێتەوە گەڕانەوە بۆ گرامشی. ئیتر لەوێدا کە باس لە گرامشی دەکا، گرامشی لە کاتی خۆیدا دەیگوت ئەوە 100 ساڵ تێپەڕی، ئەو کاتە گرامشی دەیگوت ئەو ڕۆشنبیرانەی ئێستا هەن ڕۆشنبیری تەڵخن. ئەو باس لە ڕۆشنبیرێک دەکا کە بچ لە ناو کۆمەلگا بێ، پەیوەندی لەگەڵ کۆمەلگا هەبێ، بە زمانی کۆمەلگا بتوانێ بە زمانێکی سادە لە خەڵک بگەینێ، نەک ڕۆشنبیرێکی تەکنۆکراتی و بۆیم باغ ببەستێ و بێتە سەر تەلەڤیزیۆن و وەڵا ئەتۆ ماستەرت نییە و ئەمن دکتۆراتم هەیە و ئەمن لە فلان زانکۆ خوێندم و ئەتۆ لە فلان مەکتەب خوێندوتەوە. ئەمە نا، ڕۆشنبیر دەبێ ئەوە بێ و لە ناو کوردستانیشدا دەبێ ئەمە دروست ببێ، هەتاوەکو وە لە ناو حیزبدا دەبێ ئەمە دروست ببێ. کاکە من لێرە هەندێک حیزبی سیاسی هەنا لە کاتی پەیوەندیم لەگەڵیان هەبووە کاتی خۆی یارمەتی یەکتریمان داوە، جارێکیان داوەتیان کردن لە بۆ کۆنگرەکەیان تەماشام کرد سیچل کەسێک لە ڕێزی پێشەوە و یەکەمین و دووەم دانیشتبوون، هیچ کەسێک لەمانەیان حیزبی نەبوون، بەڵام سامپاتیان لە بۆ حیزبەکە هەبوو، کەسانی ڕەخنەگر بوون وە سەرۆکەکان پێشتر لەگەڵ ئەمانە کۆنگرەیەکیان ساز کرد بوو، ئینجا هاتن کۆنگرە ئاشکراکیان ڕاگەیان. ئێستا کە وانە نەمزانی وە ئۆجەلان گوتبی لە پرۆسەکە ئەکشێمەوە، نەخێر شتی وا ناڵێ، پێم وانە چونکە ئەمە تاقەت چەکێکە لە دەستی ئۆجەلاندایە، تاقە کارتێک لە دەستیدایە، نەحەقیشی نییە، چونکە ئەتۆ پرۆژەت نییە، دەمپارتی پرۆژەی نییە، پەکەکە پرۆژەی نییە. هێزەکانی سووریای دیموکراتیک پرۆژە و دیپلۆماسی نییە. کوا هێزەکانی سووریای دیموکراتیک چەکی هەیە کاکە، هەموو قووەتی هێزەکانی سووریای دیموکراتیک چەکە. وەرە ئەتۆ دیپلۆماسیەکی هێزەکانی سووریای دیموکراتیکم پێ بڵێ. ئەحمەد شەرع و وەزیرەکەی هەر ڕۆژ لەناو تەیارەیەکن ئەسنە ئەوێ ئەسنە ئەوێ ئەسنە ئەوێ ئەسنە ئەوێ، بە بەرنامە زۆر بە جوانی کار دەکەن، زۆر بە جوانی، ینی بەرنمەیان هەیە، استراتیژیان هەیە لەکوێ دەست پێ بکەین لە قۆناغی کورد خایەندا بمانەوێت چ ببێت چی.
لە قۆناغی ناوەڕاستدا چی بکەین؟ ئامانج لە قۆناغی ناوەڕاستدا چییە؟ چێ بکەینە ئامان، چێ نەکەینە ئامان، چی بکەین چی نەکەین، بۆ شێوەی تر ئەوە دەکەن. ئەتۆ وەرە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەزمونێکی 15 ساڵیت هەیە، پاشخانی پەکەکەت هەیە، ئەویش با بڵێن ئەزمونێکە. لە ناو تۆدا نەتەوەی زۆر زیرەک هەنە وەکو ئەرمەنیەکان و سوریانیەکان کە ئەوە زیرەکترین نەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. تەنانەت حیزبەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حیزبی ناسیۆنالیستی عەرەبی ئەمانە دروستیان کردیان، ئەمانە دروستیان کردیانی. میشل ئەفلەق یەک لەوانەیە، جۆرج حەبەش یەک لەوانەیە. ئەتۆ ئەوەش لە ناودانە، بەڵام پرۆژەیەکت نییە. پرۆژەکە ئەوەیە ئیتر هێز چەکی بەدەستەوەیە، چەکێکی زۆری بەدەستەوەیە، بەڵام ئەوە چۆن تەرجمەی سیاست دەکرێتەوە، چۆن تەرجمەی استراتیژی دەکرێتەوە لە ئایندەدا. ئێمە ئەوە نابینین، ئەوە نازانین. ئەوە کێشەکەیە. کورد لە باکوور داوای فدرالی دەکات، داوای ئۆتۆنۆمی دەکات، داوای هیچ ناکە. ئەمە بەڕای من کێشە سەرچیەکە نییە، کێشە سەرچیەکە نییە. کاکە ئەزەریەکان لە ناو ئێراندا نە ئۆتۆنۆمیان هەیە، نە فدرالیان هەیە، نە خودموختاریان هەیە، بەڵام هەموو شتێکیان هەیە لە ناو ئێراندا، چونکە ئێرادەیان هەیە، پرۆژەیان هەیە. ئەمە زۆر گرنگە. کوردەکان دەبێت لەمەمەوە فێر بن. بەڕاستی ئەو مستەلاحاتانە لە لای من زۆر گرنگی نییە. یەکێک نووسیوەتی تورکیا دابەش دەبێت، دەی خوا بکە دابەش بێ و پارچەیەکیش لە بۆ ئێمە بێ. نەخێر کاک ئومێد، بە هیچ شێوەیەک من پێم وانە ئەمریکا لە استراتیژی ئەمریکا ئەوە بێت تورکیا دابەش ببێ، تورکیا لاواز بێت. تورکیا وڵاتێکی زۆر گرنگە کاکە لە بۆ ئەمریکا، لە بۆ ناتۆ. تورکیا دەتوانێت تا گەورەترین هێزی ناتۆیە لەو ناوچەیە، بە تایبەتی لە قەفقاسیا. تورکیا خزمەتێکی زۆر گەورەی سیاسەتی ئەمریکای کردووە. تورکیا یۆنانی ترساند، ئێستا کە یۆنان بۆتە قەرەقۆڵێکی ئەمریکا. هەر دەیگوت ئەو شۆنا سبەی دێمە سەرت. ئیتر ئێستا کە یۆنان هەموو شتێکی خۆی فرۆشتووە، بە چەکی داوە. سەربازی ئەمریکا و بەریتانیا نەماوە لە یۆنان جێگیری نەکە. بەنسبەت بە تورکیا لە ڕێگای ئەزەربایجانەوە ئیتر ئەو هێرشانەی کردنە سەر ئەرمەنیا، ئەرمەنستانی ناچار کرد. رووسیاش نەیتوانی بەهۆی شەڕی ئەو شەڕی لە ئۆکرانیادا هەیە ئیتر سیاسەتێکی گونجاو بکە. ئەرمەنستانی خستە ناو باوەشی فەڕەنسا و ئەمریکا. تورکیا بە هێرشەکانی بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک، هێزەکانی سووریای دیموکراتیک کردە سوپایەکی ئەمریکا، بەڵام هەر سوپایە، سیاست نییە. شەڕی پێدەکە، سیاست نییە. جارێ دیار نییە. تورکیا ئیتر لە ڕێگای ئەحمەد شەرعەوە گەورەترین بربەستی، گەورەترین دیواری ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە بەرامبەر ئیسرائیل کە سووریا بوو ڕووخاندی. ئێوە دەزانن سووریا چی بوو؟ سووریا 6 ساڵە گەورەترین دیوارە لە بەرامبەر ئیسرائیل. من بەخۆم لە دیمەشق ماوم و پرسیارم کردووە لەسەر ئەو گردوتە پۆڵکانەدا چی هەیە. ئەوان یعنی دیار بوو بە ئاشکرا لەسەر ئەو لە مەسەرەن شێخدا هەرمۆن ئەو چیا بەفرینەیە کە هاوین وزستان هەر سپیە لەسەر سەرەوەی گەورەترین سیستەمی ڕاداری سووریایی هەبوو. هەر فڕۆکێک لە ئیسرائیل هەستا بە، هەر هەلیکۆپتەرێک هەستا بە، ئەوان دەیان بینی و ئیتر ئیستیخباراتی سووریا بە سانیە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئاگدار دەکردەوە. حیزبوڵای ئاگدار دەکردەوە، ئێرانی ئاگدار دەکردەوە، هەر کەسی ئاگدار دەکردەوە. ئیسرائیل هیچی بۆ نەدەکرا. تێدەگەی هەموو مەسەلە شەڕەکانی پێشووی حیزبوڵڵا و
ئیسرائیل حیزب الله تا ڕادەیەک ئەتوانم بڵێم سەرکەوتوو بوو بۆ سووریا هەبوو. حیزب الله نەدەوێت تخونی ئێران بکەوێت چونکە سووریا هەبوو. ئێستا کە لە ڕێگەی تورکیا ئەمانە هەموو لەناو بدران. ئەوەی تورکیا و ئەردۆغان لە بۆ ئیسرائیل و لە بۆ ئەمریکا دەیکات چێ کردوێتی؟ هیچ کەسێک نەکردوێتی. کەواتە دابەشبوونی تورکیا شتێکی مەحاڵە، خەونە. هێزەکانی سووریای دیموکراتیک خۆستەری لەوە گەیشتوونە. بۆیە ئێستا کە دەیانەوێ ئەوانیش ئەڵێن ئێمە ئامادەی سەردانی ئۆجەلام بکەین و بچینە ئیمرالی بۆ ئەوەی لەوێەوە بتوانانی کێشەکانمان چارەسەر بکەین. چونکە ئەمریکا ئامادە نییە تورکیا بکاتە قوربانی سیاسەتی خۆی لە سووریا، یعنی تورکیا بکاتە قوربانی کوردەکان. ئەمریکا دەیەوێت هێزەکانی سووریای دیموکراتیک بمێنێتەوە، دەیەوێت جۆرە چارەسەریەکیش هەبێ، بەڵام دەبێت ئەو چارەسەری لە کۆتاییدا بەدڵی تورکیا بێ. ئەوە بێ کە تورکیا دەیەوێت، چونکە تورکیا هێزێکی گرنگە. یعنی ئەمە بە خەیاڵ نابێت، تورکیا دابەش دەبێت. ڕاستە تورکەکان ترسێکی وایان هەیە، هەر لە بۆ هەندێش ئیتر دەستیان لە بۆ ئۆجەلان درێژ کردووە. خۆ دەوڵەت باخسەری زەڕە قەدەر نەگۆڕاوە، ئەردۆغان زەڕە قەدەر نەگۆڕاوە، زەڕە قەدەر نەگۆڕاوە. ئەگەر ئەمانە گۆڕابن چۆن شەو ڕۆژ دێن ئیتر حیزبێکی وەکو جەهەپە ئیتر تووشی ئەم هەموو ناعەداڵەتیە دەکەن. ئەتۆ ئەزانیان ڕۆژانە چ لە جەهەپە دەکەن، چ لە ڕۆژنامەنووسان دەکەن؟ ڕۆژنامەنووس هەیە لەسەر یەک کۆمنت 4 ساڵ لە زیندانە، 4 ساڵە لە زیندانە. بە هەزاران ڕۆژنامەوانی تورک ئێستاکە لە دەرەوەیە کاکە، لە پەنابەریدایە، وەزعیان زۆر خراپە. ئیتر ئەمانە بابەتی گرنگن. وەڵحاسر با درێژی نەکەین. پرسیارێکیش واش نییە کۆتایی پێدێنم، کاتێکی خۆش بۆ هەمووتان. زۆر زۆر سوپاس، تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون. هەر بژین. سوپاس.